سڵاوتان لێبێ بەڕێزان جارێکی تر لەگەڵتانم بۆ وەرگرتنی پەیوەندەکانتان لەسەر تەوری تری بەنامەکەی خۆتان مایکی خەڵک ئەمڕۆ باس لە بانگێشکردنی وەزیرەکان دەکەین بۆ پەرلەمانی کوردستان کە ئایا ئێوە قسەی لەسەرکەن وەکو نەریتێک لە پەرلەمانی کوردستاندا ئەگەر بەردەوام بێت تا چەند سوود بە بەرژەوەندی گشتی دەگەێنێت لەو بارەیەوە پەرلەمانتارێکی ئۆپۆزیسیۆن ئەوە دەڵێت کە بانگێشکردنی وەزیرەکان تەنها بۆ خستنەڕووی کار و چالەکیەکانیانە هەندێک تر دەڵێن ئەمە پێچەوانەیە بەڵکو بۆ لێپرسینەوەی لە پەرلەمانتارەکان و بە شێوەیەکە لێپرسینەوە ببورن لە وەزیرەکانە بە شێوەیەکە بتوانن کار و چالاکی وەزارەتەکان باشتر بکەن لە ڕێگەیەوە دیارە لە ماوەی ئەم هەفتەیەدا چەند وەزیرێک بانگێش کران بۆ پەرلەمانی کوردستان لەوانە وەزیری تەندروستی وەزیری شارەوانی و گەشت و گوزار هەروەها لەو بارەیەوە هەر وەزیری چەند وەزیرێکی تر بانگێش کران بۆ ئەوەی وەزیری گواستنەوەش بانگێش کرا بۆ ئەوەی لێپرسینەوەی لەگەڵ بکرێت لەسەر ئەو پرسانەی کە گەرمن لەم چەند ڕۆژەدا بەتایبەتی یەکێک لەوانە وەزیری تەندروستی بوو کە بانگێش کرا بۆ پەرلەمانی کوردستان بۆ قسەکردن و لەسەر نەخۆشی کۆلێرا و هۆکارەکانی بڵاوبوونەوەی ئەو نەخۆشیە ئێوە دەتوانن قسە لەسەر ئەو بکەن کە ئایا تا چەند گرنگە کە ئەمە بکرێ بە نەریتێکی پەرلەمانی وەزیرەکان بانگێش بکەن و لێپرسینەوەیان لێ بکرێت هەروەها بێگومان لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک بەنوێنشانی facebook.com/نالیا-tv دەتوان ڕاوتی بنووسن سەرنجەکانی خۆتان بنێرن بەڵێ یەکەم پەیوەندیمان کۆچەر لە دهۆکەوە سڵاو لێ بێفەرموو کۆچەر لە دهۆکەوە الو بەڵێ کا کۆچەر فەرموو باشی گایشوان زۆر سپاس کا کۆچەر بەڵێ سەبارەت وەرە بەڵێ بەڵێ وڵا حتا ئێستامان نەدیتوە یعنی لێپرسینەوە لەگەڵ یەکێک هات بیتێکردن بەڵێ یعنی نە لە بەرپرسەکان نە لە وەزیرەکان یعنی چی بڵێن هەر شتێک عادەتە و هیچ بەڵێ ینی بەس دەتوانینەوە بڵێن لێپرسینەوە هیچ مەفای نییەوە من ئەوەیە سپاس بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کە کۆچەر لە دهۆکەوە پێی وایە کە بۆ لێپرسینەوە نییە و تەنها شتێکی شکڵی ئەو خۆی دەڵێت هاوژین لە ژاراوەوە سڵاو لێ بێفەرموو سڵاو کاکی منە حاڵت چۆنە زۆر سپاس هاوژین خانم نامەکەتان زۆر سپاس فەرموو دیارەتەوەرێکی زۆر جوانە من دەستخۆشتان لێ دەکەم زۆر سپاس دەکەین پێم وایە ئەوە کارێکی باشە کە پەرلەمان بەردەوام وەزیرەکان بانکاوە هەر کەسێکیش نەک هەر تەنها وەزیرە کەسێکە لە دایرەیەکی حکومیان لە بەڕێوەبەرایەتیەک دای دەمەزرێنە بۆ لێپرسینەوە لە کار و چالاکیەکانی بانگی بکاوە ئەگەر لە شوێنێکدا گەندەڵیەک دەکرێت لێپرسینەوەی لەسەر بکە ئاوا بەو شێوەیە بێگومان هەرکەس کاری خۆی دەزانێ و بەو شێوەیە نابەرامبەری و کۆمەڵێک شت ڕوو نادات بەڵام لێرەدا من پێم باشە هەندێک سەرنج و تێبینی بدەم سەبارەت بەوە بەڵێ فەرموو سپاس دیارە زۆر جار وەزیرەکان تر بانگ کراون یعنی ئەماوەش بە هەمان شێوە کە چەند وەزیرێکی بەڕێز بانگ دەکرن بەس من داواکارم کە تەنها بۆ ئەوە نەبێ عەرزی کار و چالاکیەکانیان بکەن بەڵکو وەزیرە بەڕێزەکان ئەگەر دەزانن لە شوێنێک خاڵەتێکیان هەیە دانی پێدا بنێن و هەوڵدەن چارەسەریکەن گوێ لە میلەت بگرن گوێ لە خەڵک بگرن بەڕاستی ئەم میلەتە ئەوەندەی ئازار تەشتووە ئەوەندە خەمی خواردووە مافی خۆیەتی ئیتر بەحەسێتەوە مافی خۆیەتی کە بەرپرسەکانی ئەوانەی هەڵی بژاردون ئەوانەی دەنگی پێداون لە ئاست مەسئولیەت دابن من وەکو مامۆستایەک داوا دەکەم تکایە پەرلەمانی بەڕێز حکوومەتی خۆشەویست ئێمە بە حکوومەتی خۆمانی دەزانین تکاتان لێ دەکەین لە ئاستی مەسئولیەت دابن و هەرکەس بە ئیشی خۆی هەڵسێ بەو فەڕی دڵسۆزیەوە تا چیتر ئەم میلەتە نەتەوسێتەوە و نەبێتە ژێردەستەی بێگانە و چیتر سنوورەکان بۆمباران نەکرێن چیتر ئازار نەچێژین بەدەست ئەم و ئەو بێگانە و چیتر نەبینە داردەستی میلەتانێک کە بەڕاستی هیچ شێوەیەک نەک دۆستی کوردنین هەر ئەسڵەن ئیمانیان بە کوردایەتی نییە من سپاسی بەرنامەکەتان دەکەم و دەستخۆش زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئاڵەیە لە سلێمانیەوە فەرموو ئاڵێ خان ئێوارە باش کاکسان زۆر سپاس ئاڵێ خان فەرموو باڵەباری سۆری ئەمڕۆتانەوە بەڕێ من
بانگشتکردنی وەزیرەکان ئەسڵ من هەر پێکەنینم بۆ قسەیەکە لێ بانگشتیانەکەین بۆ پەرلەمان چونکە هیچ لێپرسینەوەیەکیان لەگەڵان ناکرێت و دوای ئەوەش هیوادارم لێپرسینەوەیان لەگەڵا بکرێ بەڵام بەخوا لەگەڵیانە ناکرێت و دوای ئەوەش هەر وەزیرەکان بان نەکەن بۆ پەرلەمان کەسە پلە بەردەکانی کەش بانکەنەوەی هەردوو حیزبی دەسەڵاتدار چ بە پارتی بێت چ بە یەکێتی بێت ئەو کەسانش بانکەن کا پۆستێکی بەرزیانەیە کە دنیایان خواردووە کە گەندەڵی دنیایان کردووە و دوای ئەوەش وەزیرێکمانێ وەکو کاکبای ساڵەبانی ئەڵێ لە سێدارم بن باشە ئەمە قسەی وەزیرێک بێت ئەی ئەبێ قسەی کەسێکی نەخوێنەوە چۆن بێت یعنی نازانم هیچ شتێک لە وڵاتی ئێمەیە بە باشی بەڕێوە ناچێت ئەو وەزیرەکانمانە ئەی قوڕ بەسەر بۆ کەسێکی نەخوێنەوار بۆ کەسێک کە هیچ شتێک نەزانێ لەم دنیاە وڵی من نازانم یعنی هەر شتێک بڵێم ئێستا کەمە لەبارەی ئەم دوو حیزب دەسەڵاتدارە هیوادارم بە خۆیان نابچنەوە هیوادارم ئیتر خەڵک هەتاکو کەی ئەوە بەم شێوەیە تەحەمولی ئەم کەسانە بکات یان بە شێوەیەک وڵات بەڕێوەبەرن کە بەرژەوەندی خەڵکی دابێت نەک بە شێوەیەک بێ کە هەر گەندەڵی و هەرگی سامپڕکردنی خۆیان بێ و هیوادارم کەسیش ڕەخنەم لێ نەگرێت ئێوارەیەکی ئارام زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئەڤین لە هەولێرەوە فەرموو ئەڤین خان سڵاو لەبێ ئەڤین خان لە هەولێرەوە چۆنی کاکە ئەحواڵت زۆر سپاس دەکەم فەرموو بەڵێ دەستخۆشی بۆ تەوارەکەت زۆر سپاس ئەڤین خان بەڵێ برای بەڕێز تەوارەکە زۆر جوانە پێویستە هەر کەسێک لە حکوومەت داوام بکرد گات بکەن بۆ پەرلەمانی کوردستان سەرپێچینەوەی پێ بکەن چونکو هەر پشتێک بیتن دەبی مرۆڤ چاودێرێکی ئاسانە زۆر ڕێک و پێکانە لەگەڵ بکەن بەس مخابت بۆ ئێمەی کورد تاکێ کورد ئەمە هەت پێناگەن ئەمە نزان هاوڵاتی کوردە خۆ ئەوە چەند مرۆڤ ئەو وەزیرانە وەزیری تەندروستی وەزیری گەشت و گوزاری وەزیری هەر وەزیرێکی لە حکوومەت کار بکردن باش ئەو نەخۆشەی لە سلێمانی هاتە ڕوودا ئەو خەتای وەزیران نییە برادەرت ئەمە خەتای دەکەینە حکوومەتی هەرێم و وەزیر و نەزە تەندروستی و نەزە سەرۆکە حکوومەت و هەرێم و برادەرت ئەوە خودای تەعاڵا ئەو ئێشەی نایدە ناومە لە خۆ پاک و خاوێن ڕابگرن ئەو ئێشانە هەموو چارەسەر دەبن هەموو تشت دەبیر پاک و خاوێنی بی لە ژینگە لە ماڵ لە خواردن بۆچی هەولێرێ لە دهۆکێ ئەو نەخۆشیە ناپەرگان برایمە لە سلێمانی پاک و خاوێنی خۆرا ناگرێت نە خواردنە نە جلو بەرگە هەموو تشنە قسە لەسەر ئەو ڕادەهاندنە بە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت بڵێن دەبیبنی پاک بکەن خۆ پاک و خاوێن ڕابگرن لە ژینگە نە حکوومەت ئەو نەخۆشە بۆ سلێمانی نا خودای تەعاڵای نابرایمە ئەمەش حەز بکەین ئیشەڵا نەخۆشی نەمی لە یەک ساکە کوردەکان کوردی هەر پارچە پارتی کوردستانی هەموو برایەمەنە سلێمانیش خوشک برایەمەنە داک و بابێمەنە هیوادارم تەندروستێکی ساخلام بوان بی ژینگەکان پارێزن خاوەن پارێزن لە ڕووی دەستنیش نەبرادارێت دەستنی زۆر بۆ مرۆڤ بڵام نەچم لەگەڵ هەموو کەسێکی باخەون بچنە دەرێ ئەو قوڕانەوە ئەو کتانە بەڵێ ئەڤین خان لە هەولێرەوە سپاس زۆر سپاس بۆ پەیوەندەکەت ئازاد لە سێسەدەقەوە فەرموو کاک ئازاد کاک ئازاد لە سێسەدەقەوە دیارە پەیوەندەکەی بشرا لە سەتۆرە کۆمەڵاتی فێسبوک کارزان علی دەڵێت بانگ بکرێن یانە ئایا گۆڕانکاری لە استراتیژی دەسەڵاتدا دەگۆڕێت ئەو پرسیارە بۆ بەرپرسەکان بۆ میدیاکان باس لەو هەڵە گەورە نەتەوایەتیانە ناکرێت کە ئێستا پارتەکان ڕۆژ بە ڕۆژ دەست لە گەڵ دەوڵەتانی دراوسیە تێکەڵ دەکەن دژ بە گەلی کورد لە ڕۆژئاوا باکووری کوردستان ئەمین ئاکرەیی دەڵێت بانگێشکردنی وەزیرەکان سوودی خۆی هەیە بۆ بەرژەوەندی گشتی و لێپرسینەوە لە وەزیرەکان بۆ بەڕێوەبردننی کارەکانی بە شێوەیەکی باشتر هەروەها بارزانجاو دەڵێت هیچ شتێک ناگۆڕێت چونکە ئەم جارەش بە چەپڵە ڕێزان دووبارە متمانەیان پێ ئەدەنەوە بەڵێ پەیوەندێکی ترمان لەگەڵدایە سەرتیب لە چۆنچەماڵەوە فەرموو کاک سەرتیب ئەم کاتت باش کاکە شوانیان چۆنی زۆر سپاس کاک سەرتیب دەستخۆشی ئەو تەوەری یەکەم بەڕاستی مطابعە و اجراءات هەبێ پەرلەمان واجبی سەرشانی پەرلەمانە بانگێشتی هەموو وەزیرەکە لە ئاسی کار و چالاکەکانی بۆ ئەوەی بزانێت تا چەند لە ئاسی خزمەتی هاوڵاتانیایە ئیتر ئەو وەزارەتە وەزارەتی شارەوانی بێ وەزارەتی سەحات ما ماکانی لە ئاخری بەڕاستی کوردوەتەنی ئەگەر ئیجراءات و مطابعە لەبێ پاشاگەردانی هەر کاتێک پەرلەمان و حکوومەت ئیجراءاتیشی دەقیق و بە شێوەیەکی یاسایی لەگەڵ وەزیر و محافظ و قایمقام و هەر کات بەدەستێک لە هەر ئاسێکا بوو ئەو کاتە خۆشگوزەرانی و ئاسایش و ئەمن و
هەموو ئیشەکان تەسهیلات ئەبێ و هیچ کەسێک هەست بە ناحەقی و بە ناعەدالەتی ناکە واتە ئێمەش نابێ خۆمان بەنامەوە بزانین حکوومەت بە حکوومەتێکی مستەورد و ئیشتراک حکوومەت بە حکوومەتێکی نیشتیمانی و بە حکوومەتی خۆمان بزانین و حکوومەت و دەسەڵاتیش بەبێگەلە دەسەڵاتدارەتی بۆ ناکە هەر کاتێک حکوومەت لە ئاسی فێداریستەکان و خزمەتی گەلەکەی بوو ئەو کاتە حکوومەت درێژ و باڵادرێژ دەبێ و سەرکەوتوو ئەبێ بەڵام هەر کاتێک پەرلەمان و حکوومەت بێ ئاگا بوو لە کەم و کۆڕیەکان و لە خزمەتی گەل و جەماوەرەکەی ئەو کاتە ترسناکە و مەترسیە بۆ سەر خودی حکوومەت و دەسەڵاتیش و بۆ نەمانی هەمومان بەگەل و دەسەڵاتەوە من هیوادارم لە قایمقامێکەوە لە مدیر ناحەیەکەوە لە محافظێکەوە لە وەزیرێکەوە هەتا ئەعلا جیها لەژێر چاودێری و مطابقە و ئیجراعاتی یاساییە بێ بۆ ئەوەی لەمە زیاتر ئێمە بە شێوەیەکی کەموکۆڵی نەتوانین سەروەت و سامانی گەل و نیشتیمان بە هەدەر بدەین ئەوەی هەیە لە خزمەتی گەل و نیشتیمان بێ بۆ ئاوەدانکردنەوەی کوردستان بێ و بۆ ئەوەی بتوانین وڵاتێکی سەربەخۆ بنیاد بنین ئێمەش وەکو باقی گەلانی سەقوی ئەم زەمینە بە عیزەت و بە شەرەف و بە کەرامەت بژین جارێکی تر نەکردوێشێت تەعدای پۆستاڵی ڕەشی دوژمنان. بەڵێ سپاس بۆ کاکسەرتیب لە چۆن شەماڵەوە لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک زاید گۆران دەڵێت من دەڵێم تەنها کاتێکی خۆش بەسەر دەبن دانا سلێمان دەڵێت پێویستە بانگێشکردن لە پێناو لێپرسینەوە و ئاڵگۆڕکردنی زانیاری پێویست بێ دەربارەی بابەتەکانی ڕۆژ و پەیوەست بن بە وەزارەتی دیاریکراو نەک بۆ ستایشکردن و پەردەپۆشکردنی کەموکوڕیەکان ڕزگار لە کەلارەوە فەرموو کاک ڕزگار. زۆر سپاس کاک ڕزگار. بەڵێ بەڵێ کاکشوان من ئەڵێم ئەو کەسانە بانکێش بکرێن ئەو وەزیرانە ئایا بۆ چاند خواردن بانگەکرێن یاخود بۆ دەستە دۆمینێ بداینێن لە پەرلەمانە یاری پێ بکەن یاخود بۆ ئەوەی کە ڕای خەڵکی وەربگرن یعنی بە ئەمە تا چەند بانکێشەکان تا چەنە من بە ڕای من ئەڵێم بۆ دۆمینەکردن و چای خواردنە ئەگینا پەرلەمانی کوردستان و پەرلەمانی ڕاستەقینەیە نییە کە دەنگی خەڵکی پێ بگات یەک دووەمیان من پرسیارێک لە جەنابەتەکەم بەڵێ تۆ دارێک بنێ ئایا با بیشکێنێ و بیبا یاخود باران ببادێ و سۆز بێ و بەرهەمەکەی هاوڵاتیان بیخوا من پێ ناکەم لەم حکوومەتە یعنی وەزیر بچی بانگەکرێ یعنی وەزیر لە کەناڵەکان پێن لە ڕاگەیاندن پێ نەگال لە پەرلەمان ئەستەن هەرچێ ناکە ئەو کەناڵە بەڕخستە بە تەسویرەوە هاوڵاتیان لە مستەشفە هەمووی کەوتون تووشی نەخۆشی کولێرە بوون تووشی بەردی تر بوون یعنی ئەمە واکە ها لە بەرچاوی هەموو دەسڵاتەکان لە مدیری ناحیەوە هەر لە مدیری پەرلەمان و هەر لە وەزیر و هەر لە هەموو دەسڵاتدارەکان و هەمویان لە نزیکەوە ئاگا لێ یعنی تا ئێستا خەوتون هەر بە خەوش ببینن هەر خەوێ بەوە ببینن کە ئەم هەموو ملەتی کوردە تووشی نەهامەتی و بەدبەختی بووە یعنی تا چەند خۆیان ناچن بە خۆیانە تا چەند وەکو یعنی خۆیان ناشون قەینا خۆیان چرک بەلاشانە بێ لەحما خۆیان ناشون ئەی تاکێ بیر لەم خەڵکە ناکەنەوە بیرێ لەم خەڵکە بکەنەوە بۆ ئەوەی کە ئەیتر بەسە بۆ 20 ساڵە چێت تۆ ئازادی دۆرگردە و مافی خۆ دەدەیە خاوەنی سەرۆت و سامانی دنیای یعنی تاکەی بیر ناکەنەوە ئەم وەزیرانە ئەم دەسڵاتدارانە. بەڵێ کاک ڕزگار زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. دایکی محەممەد لە سلێمانیەوە فەرموو دایکی محەممەد. زۆر سپاس دایکی محەممەد. وڵات بۆ کێشکردنی وەزیرەکان زۆر شتێکی باشە بەڵام پێم وایە پێی بکرێ میوانداری وەکو بانک کێشکردن چونکە وەزیرێکمان نەدیستە تا بدرێستەی با وەزیری تەندروستی سەرفەعاتی لەسەر ئاوەکەی دوکاندانی شێبۆن و بەرامی ئەو ئاوەکان و کاتە با بانک کێشکرێ بۆ پەرلەمان ئایا چەندە وەزیرەکان بانکران ئێمە چانە نەترسانێمان بکە نەخۆش بچین بە خەستخانە بەڵێت دەگەچین بە خەستخانەکان زیاتر نەخۆشەکەی لەوە ترسی دەرزێکمان هەیە بدەن نوویستی گیان بێنین بە یەکجاری بەڵام کاچی خۆمە ئێستاکانە چەند ساڵە ئەم وەزیرانە بانکرێن چ داتایەکیان داوە دەست خەڵکەوە ئەم هەموو دەرمانە بەسەر تۆ وەزیری تەندروستی چ لێپرسایەکی خۆی خۆشخانی خۆی ئەم ئاوە گەبڕۆ بۆنی کە لەسەر دوکان ئاوەکە تەوزیع کرد بەسەر خەڵکە تا ئێستا وەزیری تەندروستی دەڵێ ژێر کۆنتڕۆڵایەت لە منە سەری ماڵەکانی دوکان سەری ئەسماڵەکانی دوکان بکەن گەهیەک مای خواتان خۆزگە چای کابێرەکەتان چێتە دوکان و سەیری ئەو ماڵانەکە چۆن بەدەبەدەن لەکانیەکان ئاودێن ئاوی دوکان ناخۆن چکە دڵ لەبەر بۆنەکەی بێزار بووی ئایا وەزیری دەڵێ ئاوەکەم زۆر پاکە خۆزگە جوان
مای کامێرەکەتان چوایە و لەسەر ئەو شاخانە بە بیگرتایدا خۆ زۆر خەڵک بەدە بە ئاودینە بۆ خواردنەوە من دەستخۆشیان لێکم هیوادارم وەزیرەکان زیاتر میوانداریان بکرێ خوال لەگە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت سۆران لە سلێمانیەوە فەرموو کاک سۆران. بەڕێکە من بۆچوونێکم هەیە لێرە بەڵێ طبعا بۆچوونیش نییە مە شتێکی واقعە بە نیسبەتی وەزیرەکان و بانگێشتان بۆ پەرلەمان و ئەو شتانە تەنها شتێکی کراوات و ڕۆتینە چونکە وەزیرانی کە دانراون بەعام هەمویان بەشتر بنەمای ئیمتیاز دانراون هیچ لەسەر بنەمای ئەرک دانراون بۆ نمونە من خۆم معلومات لەسەر وەزیری کارەبا هەیە بۆ نمونە لە سەرەتادا بڵێن حاجی شێخ یاسین ماوەتی ویدا لەسەر پۆستێکی تۆ لێشۆ پێشەوە پاشان لەسەر پارتی هەندێکی کە چۆ پێشەوە پاشان لەسەر یەکگرتو بووە مستەشار و نازانم درێژشانە لە وەزارە پاشان لەسەر سۆشیالیست گەیشتە پلەی وەزیری یعنی ئەم شتانە کە لێرە لەوەردە تەحلیلگێدان بێت ولا ئەرکێکی نیشتیمانیە بەڵکو ئیمتیازاتێکە بۆ شەخصێک دانراوە بۆ نەگە بەراوردکەی لەگەڵ وڵاتانی ئەوروپادا من خۆم لەگەڵ برادرێکە قسەم کرد خەفتی نەمسابوو وتم بۆ پۆستێک وەرناگری کەسێکی زیرەک و بەتوانای وتی ئەو ئەرکە زۆر قورسە بۆ من ناتوانم سەنجەرباری ئەو ئەرکە قورسەوە یعنی لەبەر بەلای دەوڵەتی خۆرئاوە بەعام هەر شتێکی نیشتیمانیە هەر شتێکی نەتەوەییە پیرۆتە لەلایەن بەنسبەتی عێراق و شەرق بەعام عێراق بە تایبەتی و کوردستانی زۆر زۆر بە تایبەتی امتیازاتێکی لە سەتا واتە هیچ جۆرە تەقییمێک یان هەڵسەنگان یا ئیڤالوێشنێکم شتە نەکراوە ئەمە امتیازە بەڵام فڵان کەس فڵان شیزە فڵان کەس ئەوەیە فڵان کەس یاوی چاکە فڵان کەس یعنی نەتوانای بۆ ئەژمات داوە نا لەسەر من چینەی بڵێنەوەی کە بڵێنە کەسێکی کەسایەتێکە زمانی ئینگلیزی باشە ئەتوانێت احتکارکە لە بواری علمێتی خۆیان بەخۆتە یعنی ئەم حاڵەتانەی کە تداوە ئەم شتانی مانگەشتکردنی پەرلەمان و ئەو شتانە یعنی بەڕاستی من هیچ گەشتبین نیم لەسەری بە هیچ شوێ گەشتبین نیم لەسەری شتێکە ڕۆتین و بڵێن سیمینارە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک سۆران زۆر سپاس بۆ کاک سۆران بەڵێ محەممەد لە سەی سادقەوە فەرموو کاک محەممەد. ئەم کاتت باششتیوانگە زۆر سپاس کاک محەممەد بەڵێ دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم سپاس دەکەین وڵای ئەمە زەحمەتە باس لە ئەم وەزیرانی پەرلەمان نەکەن بەس ئێمەش داواکاری لە جناب و بەرنامەی بکەین لەسەر تەبعان کشت و کاڵی لەبەری شارە زۆری سا خەڵکێکی جوتیار زۆر کێشەی گرفتی هەیە بەدەست نەخۆشی و نەخۆشی ئەدا لێ نەگەنددا وەزیری کشت و کاڵ تا ئیسا کەس جوتیارەکە نازان ناوێتێ بەڕاستی یعنی وای لاتووە خەڵک زەرمەندێکی زۆرە یعنی وای لاتووە خەڵک ڕۆژ لە ڕۆژ بێ واز لە ئەرز و ئاوی نەگەی خۆی دێ ڕۆ کاتە شار وەزیر نازانم چی کردو بۆ خەڵک بەڕاستی خەڵک زۆر زەرمەندێت نازانم یعنی بڵێم چی ئەوانە زەرمەندە خەڵک زۆر پڕە یعنی دڵی پڕە بۆ ئەو حکومەتەی کە ئاوا حکمڕانیەکە لە هەرێمی کوردستان دەستخۆشی لە بەرنامەکە دەکەم. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت فاتیمە لە سلێمانیەوە فەرموو فاتیمە خان. ئەلو مەرحەبا کاکشوان زۆر سپاس فاتیمە خان بەڵێ کاتێک تۆشاد و زۆر سپاسی ئەو برا بەڕێزانەکەن کە پەیوەندیانە وەرەگرن لاگەمن لەگەڵ هاوڵاتیانە زۆر سپاس بۆ تۆش بەڵێ بەڕاستەوەرێکی زۆر جوانە کاکشوانیان بەنسبەت بانگێزکردنی وەزیرەکان بۆ پەرلەمان کاک ئێمە لێ هەموو دامودەستگا حکوومەکان کلەی لە هەموو وەزیرەکان لەوانەیە زۆری بکەن نەکەن من هەموو فەرمانبەرێک هەموو دائیرەیەک کلەی لە وەزیرەکانەکە تا ئێستا من لە بەڕێوەتی وەرزشی سلێمان تا ئێستا من نازانم وەزیرەی ڕۆشنبیری کێیە ناوی چییە پرسیارم لێ ئەکەن ئەڵێن وەزیرەکە ناوی مۆبایل نازان ئەگەر وەزیری ڕۆشنبیری هەر وەزیرێکی هەر کەسێکی کەیە دەشوێت ئەو ئەبێت بە وەزیری ڕۆشنبیری ئەگەر سەردانی دائیرەکان بکات بزانین کەم و کوڕەکانیان چییە فەرمانبەران یاخود بەڕێوەبەرێتیەکان بزانن مدیرەکان چۆنن لەگەڵ فەرمانبەرەکان ئەمە نابێتە کێشەیەک بۆ فەرمانبەر و بەڕێوەبەرێتیەکان ئەم وەزیرانە لە ئاسفان و دانیشتون و ئەوراقی دەچێتە بەردەستیان ئایا بە هەفتە نابێتن لە شوێنەکانە ئیمزان پێ بکەن ئێمە لە سلێمانی وەزیرم لە هەولێر بۆ کتابێکی بەستی دەبێت ڕاکەم بۆ هەولێر ئەمە وان نابێت هیوادارم پەرلەمان کە بانگێشتیان ئەکا سەراحەتێکی ئەوە با بە نائیبەکەی کە کتابێک هەیە
بۆی ئیمزا بکان نابێ ئیمزاکرێ هەتا ئەو وەزیرە نەیبینێ ئەی ئەمە وان نابێ فەرمانبەرێک بە موچەیەکی کەمەوە ئەگاتە ئەوێ ئەم وەزیرانە ئیشیان چییە کە سەردانی دائیرەکان دەکەن ئایا ئیشیان چییە هەر ئەمە ئیشان مەعاشێکی باشیان دێتە بەردەست و ئیمزایەک بکەن ئەمە وان نابێ هیوادارم پەرلەمان سەردانی ئەمرێک دەرکا بوو هەموو وەزیرەکان کە سەردانی فەرمانگەکان بکەن لە مدیرەکان بکۆڵنەوە کێشان فەرمانبەران چییە چی نییە من هیوادارم نەک هەر وەزیرە هەموو وەزیرەکان ئێستا وەزیری تەندروستی زۆر سپاسیەکەین کەوا ئەگەڕێ بەسەر قەرتەخانەکانە کەوا ئەگەڕێ بەسەر شوێنەکانە ئەمردەرەکە پاکوتەمیتی خاوێنکرد ئێمە تا ئێستا وەزیرم نازان ناوی چییە ئەمە چەند وەزیرێکمان گۆران نازانی ناوی چییە ئەمە چۆن وابێ کاکیجان من پرسیارم وەکو فەرمانبەران و هەموو دائیرەکان وەکو ئەوە وایە بێ باوک بێ وەزیری نەبێ زۆر سپاس و ڕێزمەیە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت عەلی لە دهۆکەوە فەرموو کاک عەلی باشی دەم باش برام زۆر سپاس کاک عەلی فەرموو داخوازە سەرکەتنی بۆ بەرنامەوە خۆزین گەلێک سپاس دەکەین بەڵێ مجی چەند پیشنیار و ئەویدی هەن هەست مداخلەکێت بەرنامەوە دابتم برام بەڵێ ئەس داخوازامش هەوایە خەلکی کوردستانیەوە تجارە تەهەدیمێ نەکن سەر حکومەتا خۆت چکو ئەم حکومەتە بخوینا هزاران شهیدای هاتی بکینان و بخوینا هزاران شهیدت انفال کری و یه برزه کری و 4-5 هزار گوندت کابل کری از حکومتای هاتی دی در ایکی بیش ده حکومت برپرسیار کن باشه برای من قیاده و قاعده پیج و ربط پیج و خدمت ولات خود اوه حکمت سشتا دنیای داباش حکمت بومت تایبتی جناب نیچیروان بارزانی یعنی بلا هم ضمیر خود خراب نکنن تماشای کردستان کنب یعنی دولت کامی نمونه وقت ایران آن وقت سوریه آن وقت ترکا و صداها سال دولتن اگر تو کردستان مقارنه که جلوان دولت ها اوه بیت نام نهاری که دید نها بجد ما کردستان چند شیعه حکمت حریم کردستان چند شیعه آودانیت کردستان دو هر چند بکد جیکیمه بس دا خوازامن او برادر تایبتی او تلفونات برنامج میدیایی و بلا دست خود این سر وجدان آخواه بلا تشت باش سر کنال تراجع آندنه بیجن اگر تشت کبت گازنده کبت دستگاهت معنیت این حکمت های محافظه های آسایش های بلا بشت راپورت که یاداشت که تسلیم بکت تشت که اصولانه بس شرم ویگاوه ام همی گازنداش کردستانی دین بومگل که مایه زۆر باشە کاک عەلی بەڵێ بیا شهیدت نبید بیرامە بلام بس گازن بەڵێ کاک عەلی سپاس بۆ پەیوەندەکەت محەممەد لە گەرمیانەوە فەرموو کاک محەممەد کاک محەممەد لە گەرمیانەوە بەڵێ دیارە پەیوەندەکەی ئامادەنیە ڕەشید لە ئاکرێەوە فەرموو کاک ڕەشید بەڵێ ئەلۆ بەڵێ کاک ڕەشید بەڵێ ئەلۆ گوێمان لێتە کاک ڕەشید فەرموو ئەلۆ کاکچیوان چۆنیە زۆر سپاس کاک ڕەشید یاڵەن سەستا کاکچیوان کاکچیوانە من سوالێک وایە زۆر سپاس دەکەم ئۆبێل ئۆکرێ گەلێک بەرز بیا ئۆبێل ئۆکرێ گەلێک بەرز بیا بیاسی خوچلو عالم فقیره عالم که النای درستمانه و سوال گویدیش کن شبان یکی من دو موضوع اوی جا 2 سال تقریبا هستش نیست دیده بیتو دیده بیتو چیکار نیا و چه دیار نیا و تقا میویدارم که سوالا که بیتره را لما بیده کرن بەڵە سپاس بۆ کاک ڕەشید لە ئاکرێەوە وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرینەوە. ئاراتەنیا دەڵێت دەستخۆشی بۆ بەرنامەکەتان بانگێشتکردنی وەزیر لە سەر چ بنەمایەکە ئایا هەر ئەوەیە ئەندام پەرلەمانە بەڕێزەکان بێ ئەوەی سەردانی پرۆژەکان بکەن پرسیار دەکەن من وەک خۆم باوەڕم بەو جۆرە لێپرسینەوەیە نییە چونکە چەندین پرۆژە هەیە دنیایە کەم و کوڕی هەیە کە چی کەسیش لێی ناپێچێتەوەها
زانیار ئەیزە دەڵێت بەڕای من بانگێشکردنی وەزیرەکان کارێکی زۆر باشە، هیوادارم بەردەوام بن لەسەر بانگێشکردنی بەرپرسە گەورەکان و لێپرسینەوە لە کارەکانیان. لێوان عەبدوڵڵا دەڵێت هیوادارم هۆکارێک بێت بۆ لێپرسینەوەیەکی جددی لە کەم و کوڕێ گەندەڵیەکان و هەوڵی چاکسازیەکی بنەڕەتی بدرێت. بەڵە پەیوەندیەکترمان لەگەڵدایە گۆران لە سلێمانیەوە. فەرموو کا گۆران. زۆر سپاس کا گۆران. زۆر سپاس دەکەین. فەرموو. بەنسبەت ئەو بانگێشکردنەوە سەرەتا ئەو بانگێشکردن نییە، ئەو میوانداریەکە میوانداریش زۆر احتیاجی تەنها عەرزکردنێکە لەبەردەم چاوی کامێراکانە و هیچ کاریگەریەکی نییە، چونکە ئەگەر تێبینیمان کردبێ تەنها خولەک دیاریکراوە بۆ ئەندام پەرلەمانەکان کە لەسەری قسە بکەن. اینجا پرسیارەکانیش تەحلیلە، لەبەرەوەش اینجا پەرلەمانیش لێرە هیچ دەسەڵاتێکی وای نییە بتوانێت لێبێتینەوە بکات، بەس سەرۆکایەتی هەرێم ئەو دەسەڵاتی لای ئێمە هیچ کاریگەریەکی وای نییە. زۆر سپاس. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت. باوکی نەما لە سلێمانیەوە. فەرموو باوکی نەما. ئەلو باشی برا. زۆر سپاس دەکەین. دەست خۆش بۆ بەرنامەکە بەڕێزم. سپاس باوکی نەما. بەڵە فەرموو. ینی پەرلەمان بۆ بەجێ میوانخانە حەج وەزیرێک دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیە، سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئێمە باشە چ کاتێ جورئەتی کردووە کە لێپێچینەوە لە وەزیرێکی خۆی بکە. بۆ نمونە وەزیری سەحا ئەو هەموو دەرمانە ئێکسپایرە هاتوۆتە ئەم هەرێمەوە، کەسێک خۆی بە بەرپرس نازانێت. بۆ نمونە وەزیری شارەوانی ئەم هەموو زەوی و زاری کشتتوکاڵێ داگیرکراوە لەلایەن مەسوول و کۆمەڵی هاوڵاتی بە پشتی چەند مەسوولێک وەزیر سەرۆکی ئەنجومەنی وەزیران تا جورئەتی ئەوەی کردووە کە لێپێچینەوەی لەگەڵا بکە. بۆ نمونە سەرۆکی هەرێم تا توانێتی تەداخلیەوە بکە. پەرلەمان ئەوەی لە توانایەتی لیستەکانی معارەزەیە بە هیچ شێوەیەک قسەیان ناخوات و وەکو کارتۆنی دانیشتوون داواکارداوایان لێکەم یا دەست لە کار بچێشتنەوە یا ئەو بێدەنگیە بشکێن مانگرتنێکی سەرتاسەری ڕابگەێنن یا لیژنەی نەزاهات دروستکەنەوە زیینوکەنەوە ئەو پەڕی دەسەڵاتی بنێ کە شەرم لە هیچ دەسەڵاتێک نەکە بتوانێت جەریئانە لێپێچینەوە لەو کەسانە بکە کە گەندەڵیەکەن. دەست خۆش بۆ بەرنامەکە. سپاس بۆ پەیوەندەکەت باوکی شاڵاو لە هەولێرەوە. فەرموو باوکی شاڵاو. زۆر سپاس. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان دەکەم. زۆر سپاس باوکی شاڵاو. بەڕاستی بە نسبەت بازگەشتکردنی ئەندام وەزیرەکان بۆ پەرلەمان شتێکی ڕوتینیەوە عەکات. بە شەجە ڕوتین هەر چەفرە لێدان و دەستخۆشکردنەوە وەزیر بێتە پەرلەمان باشی چاڵاکیەکانی خۆی دەکاتنەوە کرد بە بانگەشتکردنە بێپێچینەوەکردنە. بەڕاستی هیوادارم لە پەرلەمان تارەکان بەتایبەتی ئۆپۆزیسیۆن بانگێشیان نەکەن بەی شێوەیەش و لایەن گەڕێت بە ئەوا بێتن. بۆ نمونە کە بە ئێستا وەزیری پەروەردە دەستەکار بچێشتەوە، ئێمە لە شاری هەولێر لە گەڕاکی پەردا پێنج مەکتەبە فرۆشتایتە شەریکەتی ئەڵمانی کە لەسەر بودجەی خەڵک دروستکرا تا چەندە دارە خەڵکمان ئاگادار کردەوە. وتمان کاکە ئێستا وەلا چەندەها مەکتەبان تەلەبە پێنج تەلەبە دادەنەژە مەسئول عەلەی لە هەمان کاتیشە مەکتەبەک فرۆشرایە مەسئولێکی فرۆشتیتی بە پارەش دایکە شەریکەتی ئەڵمانی. ئێمەش مندارمان لە 120 دەپەڕیتەوە. ڕاستی کارە ساتە. هیوادارم ئەو شش چارەسەر بکرێت. زۆر سپاس. بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت. هیوا لە سلێمانیەوە. فەرموو کا هیوا. بەڵێ سڵاو لێ بێ کاک شوانە. زۆر سپاس کا هیوا. بەرنامەکە لێکەم. زۆر سپاس دەکەم. وەڵای زانی چۆنە کاک شوانە خۆی لە ڕاستی ئێمە وەزیرەکانمان بە هیچ شێوەیە وەلایەن بۆ وڵات و میرەتیان نییە. وانە بەڕاستی چەند وەزیرێکە لەسەر تەسکەی چەند حیزبێک بوون بە وەزیر و لەسەر بنەمای حیزبایەتی کار و ئیشە بن بەڕێوە. چونکە خۆی ئێمە پاش چەند ساڵێکی لەمە پێش ئامان نەخۆشی لە شاری سلێمانی ئەو نەخۆشیە دروست بووە، تا نەخۆشی پلێرە دروست بوو. باشە بەڕێوەبەرایەتی وەزارەتی سەحە بۆ ڕای نەگەیان ئایا ئەو نەخۆشیەوە کارەکەی ئەو کاتە چی بوو؟ ئەگەر ئەو کاتە بیانزانێەوە کارەکەی چی ئەم ساڵەوە نەخۆشیە دروست نابەوە. لەبەرەوە خۆی ئەمە لێپرسینەوە نییە و کەس لە کەس ناپرسێتەوە. بانگێشکردنی وەزیرەکانیش بۆ ناو پەرلەمان شەدەوەی وەزیرە لێپێچینەوەی لەگەڵا بکرێ و محاسەبە بکرێ و ئیجراعاتی لەگەڵا بکرێ. ئەگەر وەزیرە هەر بۆ قسەکردن و بۆ سوحبەت و بۆ برایەتی و بە خێربێتی و خواحافیز بێ ئەوە پێم وانییەوە شتێک بکە وەزیر ناچار تا هەوڵ بە ئیش و کارەکانی بەڕێوە برێ. بەداخەوە هەندێک خەڵکیشەی لە وڵاتەی ئێمە
وەلای بۆ خۆی نییە وەلای بۆ وڵاتی نییە وەلای بۆ میلەتی نییە تەنیا وەلای بۆ شخصێکەیە ئەو خوشکە لە هەولێرە تەلەفۆنەکە خوشکە ئەبین وازانم هەڵێ خەڵکی سلێمانی با پاک و تەمیزی بپارێزن یعنی وازان خەڵکی سلێمانی هەفتە دەموچاوەشۆرن زۆر بەداخەوە بەزەڵێ باسی سەرۆکی هەرێم و باسی حکومەتی هەرێم مەکرد با بە حکومەتی هەرێم ئاوی زێرا بکاتە بۆ خەڵغەنێرە خەڵە بیخواتەوە ئیدی خەڵک تۆ نەخۆش ناکەوێت یعنی ئاوی زێرا بۆ بنێرە حکومە بەڵام تۆ ڕەخنە نەگری نەڵێ حکومەت تۆ حکومەت خەڵک پشتی بە تۆ سودا ئێمە تەسلیمان داوە خوێنمان داوە شەیدمان داوە حکومەتمان هەیە بەحسار تۆ ئاوی زێرامان بۆ نێری ئەی گلەی نەکەین ئەی بڵێ چی بیخۆینەوە با بمین دەست خۆشی لێکە بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت شڤان لە سلێمانیەوە فەرموو کاک شڤان ئەم کاتە باش بەڕێز زۆر سپاس کاک شڤان دەستخۆشی بەرنامەکە لێکم زۆر سپاس دەکەم بەڵێ ڕاستی منم کۆبوونەوەی وەکو داوەتێک سێ یەکەم تیا نانێ بخورێت و ئایا بخورێت و خواحافیزی بکرێتەوە ئاویتر بەڵام کاک شڤان دیارە ئەم ڕستەیە ئەم دیێڕە زۆر دووبارە بووە کە میوانداریە وەکو داوەتێک وایە و خۆتان دەڵێن بەڵام پێت وایە خستنەڕووی هۆکارەکان خستنەڕووی کێشەکان خستنەڕووی پرسەکان ئەمە گرنگی خۆی نییە یان تەنها ئەوەیە کە پێتان وایە ئێوە و جەنابەت و ئەو بەژاربوانی کە پەیوەندی دەکەن تەنها دەخرێتە ڕووە لێپێچینەوەیان لێ ناکرێت لێپرسینەوەیان لێ ناکرێت ئایا پەرلەمان وەکو شوێنێکی بەڵێ بڕام نییە لێپێچینیان لێ بکرێ نەخێر بە هیچ شێوەیەک چونکە ڕوو گاگیواش وتی ئێمە تا ئێستا زێرا بکرێ بە قوڕگمانە بۆ پێت وایە بۆ بێمتمانەیەک هەیە بە پەرلەمانی کوردستان بە بانگێشکردنی وەزیرەکان بۆ قسەکردن لەسەر ئەو پرسانە ئەو بێمتمانەی خۆیان دروستیان کردووە میلەت ئەگەر متمانەی دیوەر نەگیرێت ئەگەر پەرلەمان متمانەی هەبێت ئایا میلەت چۆن ناتوانێت بڵێ متمانەی نییە بەڵێ بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاکشڤان لە سلێمانی دیارە ئەو پرسیارە مەبەستم ئەو بوو لە کاکشڤانەوە لەو کەسانی کە پەیوەندیان کرد جۆرێک لە بێمتمانەییان هەیە بە بانگێشکردنی وەزیرەکان ئەوە دەکرێت ئێوە قسەی لەسەرکەن کە بۆ ئەم بۆچوونە دروست بووە لەسەر بانگێشکردنی وەزیرەکان بۆ پەرلەمانی کوردستان بەڵێ کارزان لە شارباژێرەوە فەرموو کاک کارزان کاتە باش زۆر سپاس کاک کارزان دەستخۆشی لێ یەکەم زۆر سپاس دەکەم من پێم وایە ئەمەی کە بانگیان دەکەن بۆ پەرلەمان و بانگیان نەکەن هەمووی شانۆگەریەکە کە پیشانیم خەڵکێن و هیچ شتێکی تێ بەدواوە نییە بڕات بێ چەند جار و هەزار بار و چەند جاری باریان بانگیان کەنەوە بۆ پەرلەمان هیچ سوودێکی نییە چونکە ئێمە بینیمان بەچای خۆمان زۆر بەزیرمان بینی کە بانگ کرا بەڵام کاتێککە بینیمان خەڵکەکە بینی وەزیر دەبابمان بینی بەرامبەر گردەکە ئەیان بە قسەی ئێوەوانی شتیوانە بووە ینی خەڵک هەموو شتەکان وەرچایەوە وەزیری تەربیەمان بینی بانگیان کرد وەزیرەکانی کەمان بیانیان کرد هیچ سوودێکی نەبووە کەواتە ئەگەر کاک کارزان وەک خۆتەڵێ هیچ سوودی نەبووە بەڵێ کاک کارزان ئەگەر سوودی نەبووە دەبێت چۆن بێ بۆ ئەوەی سوودی هەبێ پێت وایە وڵی پێویستە ئەمە خۆیان هەمان پێویستە خۆیان ئەوڕێژ خۆیان بنەوە ئەسەمەنەوتەکان ئەعلام بە شێوەیەکی کەیە ئێستا شتێکە بێت مباشر لە خواری تەلەڤیزیۆنەکەی تۆ ئەنووسێ فلان شت ڕوویاوە فیسار شت ڕوویاوە ئەو سەردەمە بە سەر چۆ پێویستە ئەوان بەجددی بیرێک لەم خەڵکە بکەنەوە ینی ئاوڕێک بنەوە کە شتێکی جددی بکەن کە خەڵکی متمانەکە بگەڕێتەوە بۆ هەموو حکومەتیش و بۆ بینی خەڵکی دەسەڵاتیش زۆر باشە سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاکارزان لە شارباژێرەوە ڕێباز سەرۆک دەڵێت هیوادارم کە بانگیان دەکەن بە تەواوی لە لێکۆڵنیەوەیان لەگەڵدا بکرێتەوەها هەریاد هەولێری دەڵێت هیوادارم پەرلەمانتاران ڕەزامەندی خەڵک بەدەست بهێنن علی محەممەد ئەمین دەڵێت پرسیارێک بۆ وەزیری پەروەردە بۆچی لە کاتی پیاشونەوە بە نمرەی خوێندکارانی پۆلی نۆ هەندێک قوتابی لە پشدەر 46 بۆ نەکراوە بە 50 بەڵام لە هەندێک قوتابخانە 45 کراوە بە 50 بەڵام حەمید لە هەولێرەوە فەرموو کاک حەمید کاتتان باش لە هەولێری پایتەختەوە زۆر سپاس کاک حەمید فەرموو خۆش بۆ تەوەری بەرنامەکەت سپاس ئێمە هەر لەسەر ئەو پەیامەی بەڕێز سەرۆکی حکومەت گوتی هیوادارم هاوڵاتیان و هەموو لایەنەکان هەموو خەڵک بە ڕەخنە و یارمەتی و بەرچاوڕوونیەکان یارمەتی و حکومەتە بدا ئێمەش هیچمان بەدەستەوە نێزگە لە ڕەخنەکانمان کە یارمەتی حکومەتی پێ بدەین و بەرچاوڕوونیەکانی خۆمان دەدەین ئەوانیش دەتوانن هەرە گرنگەکانیان لێیان بژێرن دیارە سەرەتا دەمەوێت قسێ بکەم ئەوە زۆر چاکە بانکێشکردنی ئەو وەزیرانە بۆ پەرلەمان
بەڵام هەر دەگەڕێمەوە بۆ قسەی ئێمە تەماشای پەیامەکەیکەین کە بەڕێ سەرۆکی حکوومەت دەڵێ گرنگەوەیە ئێمە ڕێگە ڕاستەکە دەگرین ئەو ڕێگە ڕاستە هەموو لایەکی دەوێت جا چیمان پێ دەکرێت چیمان پێ ناکرێت چەندمان پێ دەکرێت چۆنمان پێ دەکرێت ئەوە هەوڵی هەموو لایەکی دەوێت دواتری شۆڕکردنەوەی دەسەڵاتەکان بەڕاستی ئەگە بەکردنەوەی بکرێ ئەوە وەکو حکوومەتێکی پێکەوەی وایە یعنی خودی دەسەڵات دەبێتە معارەزەیەکی سەرسەختی حکوومەت یعنی بە هیچ شێوەیەکی شتێکی لە قبوڵ ناکات نە لە وەزیر نە لە بەڕێوەبەراتی گشتی نە لە قایمقام نە لە فەراشێک نە لە کارمەندێک هەر کەسێک شێوەی ئەو حکوومەتە ناشرین دەکات دەبێت یەکسەر وەلایێ ئەوە دڵسۆزی و لێهاتی شایستەیی زیایە دەبێت بیری نوێ بخرێتە ناو ئەو بەڕێوەبەرەتانە. کاک حەمید پێت وایە بەڵێ کاک حەمید ئەو ڕێگا ڕاستی کە باسێکی کە دەڵی سەرۆکی حکوومەت باسی کردووە پێت وایە بەدی نەکراوە و ئەو شتانی کە باسی دەکەی بەدی نەکراون بۆیە بەم شێوەیە سەیری ئەم بانگێشکردانە دەکرێت بە تایبەتی ئەگەر نەیکەین بە ڕاپرسیەکەوە بە ناوی هاوڵاتیانەوە قسە بکەین زۆرینەی ئەو کەسانی کە پەیوەندیان کرد باس لەمە دەکەن کە بێمتمانەیەکیان هەیە بەم بانگێشکردنە پێت وایە ئەو شتانی کە باسی دەکەی بوونیان نییە بۆیە ئەوە سێر دەکرێن؟ دیارە تێگەیشتم لە پرسیارەکەت ئەوە شتی زۆر باش کراوە نەبێ هیچ نەکراوێ بەڵام ئێمە خۆ ناکرێ هاوڵاتی شتە باشەکانی حکوومەت بژمێرێ یا معارەزە بەس باشەکانی حکوومەت بژمێرێ نابێت حکوومەتێکی دڵناسک بێ هاوڵاتی کە دەڵێ شارەکانمان بوونە لادەیەکی هەڵامساو ولادەیەکانیشمان وێران بۆ ئەوە دەکرێت یەکسەر خەڵکی پسپۆر مامۆستای زانکۆ هەموو بەڕێوەبەراتەکان وەزارەتەکان بە ڕاوێژکاری بێ ئەو هاوڵاتیە بۆ لە شارەکانمان بووەتە لادەیەکی هەڵامساو وێنە دەمێ من لە مهندسێکی متقاعدی شارەوانیەکانی هەولێرم پرسی گوتم باشە بۆ شارەوانیەکان وا بە نازانستیانە کار دەکەن گوتی ئەوە کارەکەی ئەوەیە دەسەڵات ناوێ خەڵک عازیزکار لەبەر دەنگدان گوتمەوە هەندێکێتی دواتر لەوەیەکێ لە گەڕەکان ماڵە خزمێکی ویلەیە دوای سەخەتکردنی سێ چوار عەرز خانێک سەخەتی دروست کردووە دیارە من لەو شوێنانە سونەبرم بایکۆت کردووە لە بەژێر تەسیری ماڵەدا دەچم بۆ لایەن وەکو لە سزی محەتەبم یا لە زیندانی یەکمەتری دابم ئینفرادی دابم کە هات بە دەرەکتم ئەوە بەتاڵایە سێ بەدێماوە گوتی ئەو کتویانە بۆ خۆتان بیکەن بە سەوزایی یعنی ڕەسیفێک مەترێک مەتر و بیست مەتر و نیم بەوە نەگەڕەکەنەوەیەکان چۆن تۆ ئەوە تێشەکاری بۆ سەر دایرەی ئاو کاتە حکومەتدار دەبێ خەریکی خدمەتگوزاری بێ بیر هەڵخەنێ ئاو بۆ خەڵک دابینکە زۆر باشە کاک حەمید تۆ هاوڵاتی هەان دەبێت کە سۆزایی بکە ئەو چوار گۆشەیە ئەبێ ڕەسیفەکان یەکسان بن ئەو چوار گۆشەی پێشارەوانی جاری دەکات لەو چوار گۆشەیە نەمان بسێنرێ ئەوە سۆزایی زیاد بەڵێ کاک حەمید بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک حەمید سپاس بۆ کاک حەمید لە هەولێرەوە باوکی محەممەد لە پیرەمەگرونەوە فەرموو باوکی محەممەد زۆر سپاس هەموو کاتێکت باش باوکی محەممەد بەڵێ فەرموو من سەبارەت زۆن قسە فەرموو والله مظلوم لين قيمة باوکی محەممەد ئەگەر پەیوەندی بە شوێنەکەتەوە هەیە شوێنەکەت بگۆڕی بە باشی گومان لە دەنگن نییە ئێستا ئەلو بەڵێ باوکی محەممەد گوێمان لێتە بەڵام بە باشی گوێمان لە دەنگن نییە ئەلو برا ئێستا گوێ لێمە بەڵێ فەرموو بەڵێ بەڵێ کاشوانجان من سەبارەت بە پیرەمەگرون قسەکەم بەڵێ خۆی ئەم لیژنەی خەستەخانان دەگەڕن بەسەر دوکانانەوەڵێت ئەمە بەسەر چوە ئەو بەسەر چوە ئەوە بەسەر چوە ئەوانە ئەگرن بەڵام لای ماڵی ئێمە مانگاوشت ئێواران بڕاکرێتەوە دەشتەوە هەموو ڕێخ و گەند و دیسی ئەو ماگایانە هەموو لەو دەشتەیە بڵاو بێتەوە حەزەکەی چاوی کامێرەکەی خۆتات بابێ سەیری کاپتانێ ڕاستیان هەڵەیە ئەو شتانەی من جامس سەبارەت بە ئەوە قساکەن زیاتر بەڵێ باوکی محەممەد من گاڵتە و شەشم بە ئەوە دێکە ئەڵێ حکومەت ئەما حکومەتەوە من هەر گاڵتەم بە حکومەتی دڵنیا بنەوە لەبەروی حکومەت هیچی نەکردو بۆ میلەت هیچ تا ئێستا لە پیرەمەگرونە ئەسڵەن هیچ نەکراوە بۆ پیرەمەگرون هەر هیچ شتێک نەکراوە بڵێ ئەوە کراوە بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کەیوان لە کەرکووکەوە فەرموو کاک کەیوان ئەم کاتە باش بەڕێزەکەم زۆر سپاس کاک کەیوان فەرموو سەرتاج دەستخۆشی بەنامەکەی دێکەم زۆر سپاس دەکەم بەڕێزەکەم بە نیسبەتەم بانگێشکردنی وەزیرەکان بۆ پەرلەمان بەڵێ ئەمە چەند تەوەری بۆچێن
بەڕێزەکەم شت وا نابێت تۆ بە پەرلەمان بانگێشی وەزیرەکانەکات بۆ ئەیانە قەی چێکات ئەو وەزیرانی کە ئەزانی گەندەڵە با دوان متمانی لێسێنتۆ کە میلەتیش بەتەواتی سیقە بە پەرلەمان بکات وا نابێت تۆ خۆی گەندەڵێکە ڕێتمێ بۆ جەنابوتیا دروستە بێت دوایش سە لە نوێ متمانی داتێتە ئایا میلەتی چی متمانی بە پەرلەمان کە من سواسی جەنابەکەم بەڵێ باشە من سواسی جەنابەکەم لە کاتیشم گرت زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەسەر تۆڕی کۆمەڵاتی فێسبوک هێمن عەرەب دەڵێت بەڕای من بانگێشکردنی وەزیرەکان بۆ پەرلەمانێکی سیقە لەدەست دراو هیچ سوودێک بە خەڵکی کوردستان ناگەێنێت هەڵۆکان یاخود هەڵۆخان هەورامی دەڵێت بانگێشکردنی وەزیرەکان بۆ حکوومەت کارێکی نوێیە پێویستە بە هەموو شێوەیەک دەستخۆشی لەم هەنگاوانە بکەین ئەگەرچی کەم و کورتیشی تێدا بێت عەبد هێمانی دەڵێت بانگێشکردنی وەزیرەکان بۆ پەرلەمان زۆر چاکە تا پتر نزیکی داخوازەکانی خەڵک ببن کە ئەندامەکانیان لە پەرلەماندا تێکەڵی خەڵک ببن لە دەرەوەی پەرلەمان هەروەها هەینی ساڵح دەڵێت تەنها کاتکوشتنە بەڵێ وشیار لە بیارەوە سڵاو لێ بێفەرموو ئێوارە باش حەمراکەم زۆر سپاس کاک وشیار واسەکەم بەڕای من بانگێشکردنی ئەم وەزیرانە هیچیان لەگەڵ ناکرێت بەڵێ هەر میوانداریەکە من بەڕای من ئەم هەموو برجێ بە زۆرە ئەدرێ بە وەزیرەکان سەرف کرێ بۆ بنەماڵی شەیدەکان و ئەنفال و داما و لە قۆما و نەخۆشەکان لە باتێم هەموو وەزیرەمانەیە ئەم داهاتە زۆرە ئەبەن سێ پارێزگامانەیە 6 وەزیرمانە بێ بە سەری شوکارە ڕوا لێ کوردستانە بەڕای من نەبوونی مامجەلالە لە کوردستانە ئەم هەموو گەندەڵیە و کوتلەکاری هەیە بەڵێ کەس نییە بانگێش بکرێت و مەحاسەبەیە بکرێت نەبوونی مامجەلالە لە کوردستان گەندەڵیە دروست بووە بەڵێ کاک وشیار بەڕای من ئەم بانگێشکردنە بە داوەتکردن و مەرحەبایی و خواحافیزیە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت نەبەست لە ناوچەی سۆرانەوە فەرموو کاک نەبەست ئەم کاتت باش زۆر سپاس کاک نەبەست کاک نەبەست گوێمان لێتە فەرموو جان بەنسبەت بانگێشکردنی وەزیرەکان بەڕاستی بۆ پەرلەمان ئەگەر تەماشایەکەن تەنها شتێکی بەڕاستی تەنها دیکۆری و ڕۆتی نییە هیچ کاریگەریشی لەسەر شتەکانەوە نییە بەڵێ ئەمەش بەوەی ئەوەی تەنها بەس بانگێشکردنەکە ئەمەش ئەگەر تەماشا بکەین هیچ لە مۆزوعەکان ناگۆڕیت مۆزوعەکانش بۆی کە ئێسان وەک مامۆستایەک دەستوری پەروەردەی سۆران بەڕاستی ئەو گەندەڵی لە پەروەردە هەیە لە وەزارەت پەروەردە هەیە ئەگەر تەماشاکەم هیچ وەزارەتەکان نییە باشە بۆ بانگێشی وەزیری پەروەردە ناکرێت بەڵێ تەنها ئەوە دەرێم خۆزگە هەموو مانجێ جارێک وەزیرەکان بانگیش پەرلەمان بکرێن و لێدەستنیان لەگەڵ بکرێت و وایوە باسی ئەو مانگە بکەن کەوا لەو مانگێزان چیان کردیە بەڵێ سپاس بۆ کاک نەبەست لە سۆرانەوە نەبەست لە چەمچەماڵەوە فەرموو کاک نەبەست ئەلو کاک شوانکیان و کاتتان باش زۆر سپاس کاک نەبەست هەموو کاتێکت باش دەستخۆشی بەدامەتوانتان لێکمیاشتەکەتان بخواتن زۆر سپاس دەکەین فەرموو بەڕاستی کاک شوانتەوەیکی زۆر جوانە ئێمە وەکو چەمچەماڵ بەڕاستی دەکاتی خۆیان متابعی بەرنامەکە زۆرەکەین بەڵام یەک داواکاریەکمانەیە بەڵێ فەرموو لە کاتژمێر توان ئەم بەنامەی بەڕێستان پێشکەش بکران زۆر باشبرەوە ئێمە کاتەکانمان جاروا هەیە نییە لەسەرێکی بە قوتابخانە ئەچین یان ئیشمانەکان کات ئەگەر لە سەعات 4 بووایە زۆر باشە بوو بەڵێ کاک نەبەست ئەمجا دەستخۆشیانێکی نوێستدەم بۆ خوازیم بەسمەنە داواکاریمان و کاشمان زۆر سپاس بۆ پەیوەندەکە سپاس بۆ کاک نەبەست لە چەمچەماڵەوە لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک هێمن دارمانی دەڵێت چ فایدەیە وەزیر بێت بۆ پەرلەمان یان پارتیە یان یەکێتیە واتە ناتوانێت متمانی لێ بسەندرێتەوە هەروەها زانا ڕەزا دەڵێت هیوادارم زوو بانگهێشتی پەرلەمان بکرێن هەروەها هەرێم بێستون دەڵێت هیوای خەڵک هێنانی وەزیرەکان نییە بۆ پەرلەمان بەڵکو
درۆنەکردنە لە بڕیارەکانیاندا کە خەڵکی پێ چاواشە دەکەن و پەرلەمان تەنها دیکۆرە بۆ ڕەسمگرتن. هەروەها لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک هەڵۆخان هەورامی دەڵێت بانگێشکردنی وەزیرەکان بۆ پەرلەمان کارێکی نوێیە، پێویستە بە هەموو شێوەیەک دەستخۆشی لەم هەنگاوانە بکەین ئەگەرچی کەم و کوڕیشی تێدا. بەڕێزان تاس بێنێ هەمیشە هەر لە خۆشیدا بن.